مزنبونا کریزن سیاسی و دارایی لحرم کردستان و به هوارا و نهاتن جعالی برپرسین حکومت حرم ولی کریه پنجمین پارێزگا باشوور کردستان هوارا خو به حکومت ناوندی عراق ببه جبو چارەسەریya ئەریشەین دارایی و ڕێوەبەرنا حەلەبچێ بریارە هەیوەتێت چەند بەرپرسên پارێزگا حەلەبچێ سەردانا حەیدەر عەبادی سەرۆک وەزیرê Iraqê bikin. Ew hevdema digel piskirêka pêkneînana ciwata vê parêzgehê. Li gorî zanyariyên NRT heta yek alînebûna êrişeya serokê parleman û wezîrên goran li hikûmeta niha ciwata Helebçê nayête pêkanîn. سەبارەت بە من و کاک عەبدوڵڵا و کاک عەلیش هەر هەمان ڕەئی هەبوو چونکە بڕیاری هەرسێکمان بوو کە ئەگەر هاتووە هەڵەبجە بەم شێوازە بەردەوام بێ بەڵێ ئێمە یاداشتی خۆمانە نووسین کۆبوونەوەی تایبەتەکەین لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی کوردستان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانی کە پەیوەستن بەمەوە ئەگەر بەم شێوازە بێت و هاوکاری نەبێت هەر سوورە بین لەسەر هەڵوێستەکانمان و لایەندا ڕایەگەینی. Digel hebûna piskirêkên darayî û rêweberiya Helebçê hevrekiya siyasî li ser postên vê parêzgehê didome. Herçanda 25 kursiyên civata parêzgehê di nav aliyan hatiye parvekirin, lê her du hezbên Komela İslamî û Tevgera Goran amade nînin navê nûnerê xwe radestê hikûmetê bikin. Ji ber ku hezba Komel daxwaza parvekirina posta rêweberiya giştî dike û Goran jî bawerî bi hikûmetê çinîne. بەهۆی ئەم قەیرانەی ئێساوە دواکەوتەوە چونکە بۆ خۆتەزانی نە حکوومەت ماوە نە بە هیچ دام و دەستگایەک ماوە لە هەولێروانە کە شەرعی بن تاتۆ بڕۆی ناویکان دەکا بنێری بۆ هەولێر چونکە لای ئێمە حکوومەتی هەرێمیان بڵێن ئەنجومەنی وەزیران شتێک نەماوەیانی بەو ناوە هەڵوەشاوت. هەرچەندە پارتا دموکراتە کوردستانê ئەوە زێدەتری ساڵێکیە daxwaza wergirtina posta qaim meqamiya Helebçê dike û digel li hevhatina aliyan bê partî behsa tomarkirina skalayekê dike li ser wan aliyan. Lêbelê paşê xwenîşandanên wê carê yê mamosta û fermanberan partî helbêsta xwe guhert û daxwaz dike sê kursiyên civata parêzgeha bo wan bikin 4 kursî da ku tevlî hikûmeta Xomaliya Helebçê bibe. چوار ئەندامی ئەنجومەنی ئێمە بێ بچێ دەوامکە ئەگەر سێبێ بەڕاستیەکەی قیادەش بڕیار بدا من بەش بە حاڵی خۆم ناڕازی دەبم بەڵام بێ ئەمری قیادی خۆشم ناکەم بەڵام لە هەمان کاتە ئەگەر بە چوارەکە بێ هەوڵە دەین چوارەکە بنێرینە دەوامکردن. 2 سال و 6 هەیوێندی dema hilbijartina civata parêzgehên Herêma Kurdistanê ye. Lê heta niha xuyan nake kengê civata parêzgeha Helebçê yê biciwe. Ev civata ku gelek ji xelkê Helebçê li benda wê ne.